سڵاو بۆ سەرجەم هاوڕێیانی خۆشەویست هاتمەوە لاتان بۆ دروستکردنی ڤلۆگێکی لێ. ڤلۆگی ئەم جاریان زۆر جیاوازە. دەچین بۆ گوندی مایندۆڵ کە هەموو ساڵێک پێشەنگل لە قوربانیکردنە. کۆمەڵێک ڤیدیۆ و وێنەی جوان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە. هیوادارم لەگەڵما بن تا کۆتایی. ئێستش گەشتمە گوندی مایندۆڵی خۆشەویست. ئێستا چم بۆ لای کاربختیار کەمە سەرتاوای کاربختیار هاتوو لە خۆشەویستە ساڵە سەرش کاربختیارتان نیشانەیە. سڵاو کاربختیار ماشی عەفو دەستم گیرا کاربختیاری خۆشەویستە چۆنی باشی؟ ئەو 52 بێنە ئەمە بە 4 و ڕۆع بێت بەسەر بە 4 و ڕۆبێ بەڵێ خێری ببینی ئینشاڵڵا فێرێتە تەمای خێر ئێمە وەکو گوندی مایندۆڵ ساڵانە نەک بووە بڵێن نەریت و ئەوانە بووە ئەمە بە سونەتێکی گەورەی ئەزانین هەموو ماڵێک هەموو ماڵی حیوانی خۆی کاتە قوربانی و سەرێ بڕین تەقریبەن بۆ سەربڕینی حیوان 100 بۆ 120 سەر حیوان هەموو ساڵێک لێرە سەر ئەبڕێ. ئەوە کاربختیاری خۆشەویستەوە. ئێستا باسی تقریبا باسی مێژوو گوندی مایندۆڵ پێمانەوەی لەلایەن کێوە ئاوادان کراوە تۆ کاربختیار یا فەرموو. پێشەتی بە خێراتنتانەکەم جژنە پیرۆزەرە سەرجە موسڵمانانی جیهان و کوردستان بە تایبەتی بە خێراتنانەکەم بۆ راپۆرتە دەست خۆشتان یەکەم مایندۆڵ لە ساڵی لە ئاشتاکان بەڕێژووریش پێما پێ ئاودان کراوەتەوە لەلایەن چەند بنەماڵەیەک ئاودان کراوەتەوە. ئێستا تقریبا دانیشتوانی ئەگاتە نزیکی 100 نەفەری نفوسی 140 ماڵە 140 ماڵ هەموو کەس و کار و قەوم یەکترین لەخوا بەزیابێ ئەم قوربانیە بە دەرەجە یەک بڵێم دەرەجە یەک نەبین دووەمین لە کوردستان دووەم دێن کە لە زۆرترین ڕێژە قوربانی تێ ئاکرێ لەخوا بەزیاد لە ساڵانی لە باو بە پیران و بۆمان ماوەتەوە وەکو سنەتێکی حیات و هەموو ساڵ ئاکرێت. بەس خۆشتان یەکەم بە خێراتنانەکەم سەر چاو ناوم لا پیرۆز بێ ئینشاڵڵا. نەتێکا قەیناک نەرمێ هەدی خۆراوە خۆری گەرم سێ و چوار مەڕمان سەر بڕێ ئێمە ئاوایش خوانێ بڕێ هەر ماڵی حەیوانێ لەخوا بەزیاوێ جێشانی خۆمە ئیسێنم و ئەیکەم بە خێر بۆ خۆم هەرەومانە بۆ مێنێتەوە بەخوا و خێر و خێراتە. ئەوە لە ماڵی حاجی هاتوون و حاجی هاتوونێکێکە لەو خێرخوازانەی کە هەموو ساڵێک بەڕەنجەشانی خۆی پارە بۆ کاتەوە قوربانیەکە خوا قبوڵ کە حاجی هاتوون سەرکەوتوبی ئینشاڵڵا. دڵخۆشی کە هەموو ساڵێک هات قوربانیەکەی خوا قبوڵی گەرێ خوا قبوڵی گەرێ حساب
لە ڕاستی ئەم گوندەی ئێمە تایبەتمەندێکی خۆی هەیە لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی خزمایەتی و هەم لە ڕووی قوربانیوە هەموو ساڵێک ئێمە وەکو خۆمان لە دێکەی خۆمان قوربانیەکەین هەموو لە ماڵی خواسەری دەبرێ و ئەیهێنین بۆ ئەیدا لەیدا ئەیکێشین و دابەشەکەین بەسەر خەڵکەکە ئەوەی کە فەقیریش بێت لە دەرۆ خۆمان ئەیناسین و ناوی ئەنووسین و بۆی دەنێرین ئەوەیشی کە دێت میوانە هەلەیدا بەشێکی بۆ جیاکەین و پێی ئەدەین هەچ کەس کە دێت بۆیدا ئەوەی کە میوانیشی هەیە و دێت پێمان ئەڵێ میوانێکم هەیە مەسەڵانە 3 سەرخێزانە 4 سەرخێزانە ئیتر بە گوێرەی هینەکە بۆ ئەویش میوانەکە ئەویش داهانین هەموو ساڵێک ئەمە ئێمەیە لەم گوندا خەڵکیش هاتۆتە ئیرا لۆچە خۆتان ئاگاتان لەبێ بەشمان بۆ جاکرێتە و پێمان داوە بردێتی بۆ ئەوەی نەڵ خەڵک بڵێ وەڵا هەر بۆ خۆیان بەشی خەڵکیش ئەنێرین و بۆ خۆشمان لێدا دای ئەنێ تا ئێستا ئەوەی کە ئاگادار بم چۆتە 120 سەر حەیوان لەگەڵ 3 ڕەشە وڵاخە سەرمان بڕیوە لەیرا بەڵام لۆچە خەڵکێکی تریش هەرماوێت سەیر نەبڕێ بەڵام ئەتا ئێستا 120 سەر بڕاوە بۆ ئێرا خوا قبوڵی کە ئینشەڵڵا لێرەدا هاتینە کۆتایی ڤلۆگەکەمان هیوادارم بەدڵتان بێت لایک و کۆمنت و سەبسکرایب بۆ شتانەتان بینەسێت لەگەڵ ڕێز خۆشەویستی کارزانش